چوارشەمە عێراقیەکان کاردانەوەی جیاوازیان نیشاندا سەبارەت بە وتاری سەرۆکی ئەمریکا باراک ئۆباما کە کوتی ئەرکی جەنگاوەری هێزەکانی ئەمریکا لە عێراق بە کۆتایی هات. هێندێکیان پێشوازیان لە کشانەوەی هێزەکانی ئەمریکا کرد و هێندێ لایەنی تر نیگەرانیان دەربڕی سەبارەت بەو شێوەیە کە عێراق بەجێ دەهێڵدرێت. ئیبراهیم ڕەجەیی ئەم وڵاتی عێراقی دەڵێت ئەوان ئێستا خۆیان کشاندەوە بۆ ئەوەی بارودۆخی ئابووری خۆیان باشتر بکەن. ئێمەیان لەناو ئەو دەریایە خوێنە بەجێهێش کە خۆیان دروستیان کرد. ئەوان وڵاتیان داگیر کردین. من دەڵێم لە وەتای 2 مانگی 8 ساڵی 1990ەوە عێراق داگیر کراوە. دوای ئەوەی ئێمە چوونە ناو کوێتی هاوسنوور. ئێستا لەسەر بوشی باوک، بوشی کوڕ و ئۆباما پێویستە بە زووترین کات قەیرانی عێراق چارەسەر بکەن نەک لە پێناو بەهێزکردنی ئابووری خۆیان. ئەم وڵاتی عێراقی دەڵێت بەڕای من لایەنی باشی وتاری سەرۆک ئۆباما لەوەدایە کە ڕێبەرانی عێراق ڕان دەدات بۆ پێکهێنانی حکوومەتێکی داهاتوو بە زووترین کات بۆ ئەوەی دەست بەکاری خۆی بکات و بەرپرسیارەتی وڵات بگریتە ئەستۆ و کارێکی واش بکات کۆتایی بەم توندوتیژیە کە ئێستا لە عێراق هەیە بهێنرێت. شیکەرەوەی سیاسی فەیسەل ناسر دەڵێت عێراق ڕوبەڕووی تاقیکردنەوەیە ئێستا کە ئەمریکا کۆتایی بە ئەرچی جەنگاوەری هێنا و هۆی سەرەکی کە ئەمریکا لە ژمارەی هێزەکانی لە عێراق کەم کردەوە ئەوە بۆ سرنج بداتە سەر هەوڵەکانی بۆ بوژانەوەی باری خراپی ئابووری. پێویستە ئەمریکا هێزەکانی لەشکری لە شوێنی تر بەکاربێنێت بەتایبەتی لە ئەفغانستان بەهۆی باری ئابووری و ئەم خەرجە زۆرەی کەوتۆتە سەرشانی ئەمریکا بەهۆی ئامادەبوونی هێزەکانی لە عێراق هەموو ئەمانە هۆکارن بۆ ئەوەی ئەمریکا کشانەوەی هێزەکانی شەڕکەری خێراتر بکات. لە هەمەندەم جێگری سەرۆکی ئەمریکا جۆ بایدن لە عێراقا بۆ دیداری لەگەڵ ڕێبەرانی سیاسی ئەم وڵاتە. چوارشەمە لە بەغدا چاوی بە سەرۆکی ئەنجومەنی باڵای ئیسلامی عێراق عەمار عەبدولحەکیم کەوت.